سڵاو لەوەی گوێگران و بەخێر بێن بۆ پۆدکاستی هزر کە ئەم پۆدکاسە بەشێکە لە چالاکیەکانی ناوەندی هزر بۆ زانست و فەلسەفە و بەرەودان بە کۆمەڵگای کوردی و ئەمانشمان لەم پۆدکاستە زیاتر خزمەتکردنە لە ڕێگەی میوانداریکردنی نووسەر و ڕووناکبیران و تاوتوێکردنی هزر و بیر و ئەندێشەی جیاواز و لە هەر زنجیرەیە کۆمەڵێک بابەتی هزری و هەنووکەیی کۆمەڵگاکەمان و جیهان ئەخینە ڕوو و یان خینە بەراوێنەی بەرباسکردن و گفتوگۆکردنەوە و بۆ ئەوەی بۆ هیوای کە بتوانین برەو بین بە کۆمەڵگاکەمان. هەرچی پۆدکاست فایلێکی دەنگی دیجیتاڵیە کە ئەتوانن گوێی لێ بگرن و داونلۆدی بکەن و لە زۆر کات و لە دەمی جیاوازە ئەتوانن گوێگری بن و بیسەری بن. ئیتر بەدەم پیاسەکردنەوە بێت یاخود کاتێک ئۆتۆمبیل لێخڕیت یان کاتێک خەریکی کردنی کارێکی تری دەست سەرقاڵە بەڵام گوێ و حەزەکەی گوێ بگری لە بابەتیشی بەسوود ئەتوانن گوێ لەم پۆدکاستە بگرن. پۆدکاست بە نزیکی هاوشێوەی پرۆگرامێکی رادیۆییە و بە ئەندازی کتێبێکی دەنگیش سوودبەخش و چێژبەخشە. بۆیە هیوادارم لە دەستپێکی زنجیرەکانە لەگەڵمانە بەردەوام بن و هەمیشە ئێوە ئەتوانن ڕەخنە بگرن لێمان و هەروە پێشنیارمان بۆ بکەن و ئەتوان پێشنیاری ئەو میوانانەمان بۆ بکەن یاخود ئەو بابەتانی کە ئەتانەوێت لە پۆدکاستەکەیە باس بکرێت و ئەتانوێت کە وتوێژ دەربارەی کام بابەتی کۆمەڵگای کوردی بکەین یاخود چ بابەتی زانستیان فەلسەفی و بە جۆرەی تواناوە بە جۆرەی داواکارەکانتان ئێمە هەوڵێن کە وەڵامتان بینەوە و هەروەها بخینە ناو بەرنامەی کارەکانمانەوە. بەرحاڵ کاتێکی ئێستا بەجێتان ئێڵم بۆیە ڕۆژێکی ناوازە بۆیە و کاتێکی خۆش بۆتان و هیوادارم کە بەردەواممان بن و بەردەوام بن لەگەڵمانەوە گوێ لە پۆدکاستەکەمان بگرن. ئێستا بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ.